سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیۆڵەکانی ئەمڕۆ چوارشەممە سەردێڕی گرنگترین هەوڵەکە. بەیانیەی خوێندکارانی کوردستان و ئێران بۆ بایکۆتی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری، مانگرتنی چالاکانی باکووری کوردستان دژ بە زەوتکردنی شارەداری جوولەمێر، کوردمانی ناوچە شاخاوەیەکانی سلێمانی و دهۆک لەلایەن تورکیا، ئەڕزاتی قوتابیان لە ئەردەبیل و قۆم، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی داروگەر، دەست بەسەرکردنی چەند چالاکی مەدەنی لە چەند شاری ئێران، گیان لە دەستانی دەکەس بە دەرمانی دیالیزی بەرهەمهێنراوی ئوستانی قودسی ڕەزەوی و دەور و نەخشی گاردی ساحلی یونان لە مەرگی پەنابەر. درێژەی هەواڵەکان بەیانیەی خوێندکارانی کوردستان و ئێران بۆ بایکۆتی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری. ڕۆژی سێشەممە 29 جوەزەردان خوێندکارانی کوردستان و ئێران بۆ بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری بەیانیەکیان بڵاو کردەوە. خوێندکاران و قوتابیانی کوردستان و ئێران لە بەیاننامەکاندا دووپاتیان کردوێتەوە کە دەنگی ئەوان تەنیا شۆڕشی ژن ژیان ئازادیە و لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریدا بەشداری ناکەن. لە بەشێکی ئەو بەیاننامێدا هاتووە لە حاڵێکدا کچان و ژنانی وڵات لەسەر شەقامەکان سەرکوت دەکرێن، بەندکراوان لە زینداندا ئێعدام و چالاکانی کرێکاری سیاسی سنفی و مەدەنی زیندانی کراون، بەشداری لە هەڵبژاردن خەیانەت بە خوێنی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادیە. باشترین ڕۆڵەکانی ئەو وڵاتە لەسەر شەقامەکاندا کوژراون و قەت لە بیریان ناکەین و دەنگ بە حکوومەتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی نادەین. برینداربوونی کرێکارێک لە ڕوانسەر. ڕۆژی سێشەممە 29 جوەزەردان کرێکارێکی خەڵکی ناوچەی شاهۆی سەر بە شاری ڕوانسەر لە کاتی کارکردندا تووشی ڕووداو هاتوو بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرایەوە. ئەو کرێکارە ساختمانیە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە کاتی کارکردندا تووشی بەرخگرتووی بووە و بۆ نەخۆشخانەی کرماشان گوازراوەتەوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ دۆخی تەندروستیە و کرێکارە ناجێگیرە و لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. لە نێوچوونی 950 هێکتار لە دارستانەکانی کرماشان لە سەرەتای ئەم ساڵەوە. فەرماندەی یەکەی پاراستنی ژینگەی پارێزگای کرماشان ڕایگەیاندووە کە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 950 هێکتار لە دارستانەکانی ئەو پارێزگایە لە ئاگردا سوتاوە. ئەسقەر ئاغاس بە ئاماژەدان بە دوو ئاگرکەوتنەوەی گەورە لە ناوچەکانی بۆزین و مەڕەخێڵ کە بۆ ماوەی 10 ڕۆژ لەژێر کەمتەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانی ڕژیم بەردەوام بوو ڕایگەیاند لە بۆزین 500 هێکتار و لە مەرەخێڵ 420 هێکتار لە دارستان و لە وەرگەکانی ئەو دوو ناوچەیە لە ئاگردا سوتاون. ئاغاز ئاماژەی بەوەشدا کە لە سێمانگی سەرەتای ئەم ساڵدا 6 حاڵەتی ئاگربەردان لە ناوچەکانی بۆزین، مەرەخێڵ، قەڵاجێ و بیستون ڕووی داوە کە 956 هێکتار پانتایی هەبوو. مانگرتنی چالاکانی باکووری کوردستان دژ بە زەوتکردنی شارەداری جوولەمێرگ. مانگرتنی چالاکانی سیاسی و مەدەنی باکووری کوردستان دژ بە زەوتکردنی شارەداری جوولەمێرگ و سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر شارەداری هەڵبژێردراوی خەڵک لەو شارە درێژە هەیە. بەپێی راپۆرتەکان چالاکانی سیاسی و مەدەنی هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخواز لە شارەکانی ئاماد، سێرد، جوولەمێرگ، ئادانا و ئیستانبول ڕۆژی سێشەممە 29 جوەزەردان چالاکیەکانیان دژ بە دەوڵەتی ئەردۆغان درێژە پێداوە. بەشداربوونی و چالاکیانە ناڕزاتی خۆیان لە ئاسیندانیکردنی محەممەد سەدیق ئاکیش شارەداری جوولەمێرگ و دانانی قەیوم لە جێگەی نیشاندا و دروشمەکانی ئیرادەی خەڵک زەوت ناکرێت و ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. بردومانی ناوچە شاخاوەیەکانی سلێمانی و دهۆک لەلایەن تورکیا. ڕۆژی سێشەممە 29 جوەزەردان فڕۆکەکانی ئارتەشی تورکیا ناوچە شاخاوەیەکانی پارێزگاکانی سلێمانی و دهۆکیان
با چڕی بردومان کرد. بە پێی راپۆرتەکان کوێستانەکانی تەنگی شلکێ لە نزیک گوندی ئەندێزە لە پارێزگای سلێمانی و هەروەها ناوچە شاخاوەیەکانی گوندی کانە لە ناوچەی دێرەلووک لە پارێزگای دەهۆک لەلایەن فڕۆکەکانی تورکیەوە بە چڕی بردومان کراوە. شانی باسە کە ڕێژەی زیانە گیانی و مادیەکانی ئەو هێرشە هێشتا ڕوون نییە، بەڵام دارستان و مێرگەکانی ئەو دوو پارێزگایە بەهۆی بردومانەکانی تورکیە لە ئاگردا سوتاوە و زیانێکی زۆر بەر ژینگە گەیشتووە. ناڕازی قوتابیان لە ئەردەبیل و قوم. ڕۆژی سێشەممە 29 ژوەزەردان قوتابیانی شارەکانی ئەردەبیل و قوم دژ بە حیجابی ئیجباری و فرۆشتنی پرسیارەکانی ئەزموونی کۆتایی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان قوتابیانی شاری قۆم دژ بە دانانی کۆمەڵێک کتێبی بێبەها لە نێو واحدە دەرسیەکان نائستانداردبوونی ئازموونەکان و فرۆشتنی پرسیارەکانی ئازموونی کۆتایی لەلایەن مافیاکانی ئاموزش و پەروەرشەوە کۆبوونەتەوە. لەلایەکی دیکەوە قوتابیانی کچی خەڵکی ئەردەبیل پاشتەوەبوونی ئازموون لە دەرەوەی مەدرسە حیجابی ئیجباریان تووڕداوە و دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردێتەوە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی داروگەر. ڕۆژی سێشەممە 29 ژوەزەردان کرێکارانی کارخانەی داروگەر لە تاران لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. لە ماوەی ساڵانی ڕابردوودا کارخانەی داروگەر بەهۆی بەڕێوەبەرایەتی ناکارامەی کۆماری ئیسلامی تووشی کێشەی دارایی بووە و زۆربەی کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە لە سەرکار دەرکراون. ئێستا 42 کرێکار بە 20 ساڵ پێشینەی کاریەوە لەو کارخانەیە کار دەکەن و 4 مانگە حەق دەستیان وەرنەگرتووە. بەوتەی کرێکاران خاوەنکار ماوەی 7 مانگە حەقی بیمەکانیانی با ڕێکخراوی تامین اجتماعی پەرداخت نەکردووە و تووشی کێشەی دەرمانی بوو. دەست بەسەرکردنی چەند چالاکی مەدەنی لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 29 ژوەزەردان خوشکی مەحموود مهرابی بەندکراوی مەحکوم بە ئەعدامی خەڵکی ئیسفەهان هاوڕێ لەگەڵ منداڵەکانی و دوو چالاکی مەدەنی بەناوەکانی هەوران نیکبەخت خەڵکی تاران و عەلیڕەزا ئیبراهیمیان خەڵکی گیلان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت لە شاری ئیسفەهان هێرشیان کردووەتە سەر ماڵی خوشکی مەحموود مهرابی بە ناوی مەریەم مهرابی و ناوبراویان هاوڕێ لەگەڵ دوو منداڵە بچووکەکەی دەست بەسەر کردووە. شانی باسە کە هێزەکانی ڕەژیم گەڕای پشکنینی ماڵی ئەو بنەماڵە دادخوازە کۆمەڵێک لە کەلوپەلە شەخسیەکانیان زەوت کردووە. لەلایەکی دیکەشەوە هەوران نیکبەخت چالاکی مافی ژنانی خەڵکی تاران ڕۆژی ڕابردوو لەلایەن دادگای ئینقلابیە و شارە بانکێشت و دەست بەسەر کراوە. لە شاری شەفتی سەر بە پارێزگای گیلان چالاکێکی مەدەنی بە ناوی عەلیڕەزا ئیبراهیمیان بە بێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بانکرانی مەسعود فەریختە بۆ دادسەرای کەرەج. مەسعود فەریختە چالاکی سنفی فەرەنگیانی پارێزگای ئەلبۆرس لەلایەن لەقی دووی دادگای ئینقلابی کەرەجەوە بانکێش کراوە. مەسعود فەریختە سەبارەت بە پەروەندەی ساڵی ڕابردوو کە لە کۆبوونەوەی معەلیمان بەشداری کردبوو بۆ دادگای ئینقلابی کەرەج بانکێش کراوە. ئەو چالاکە سنفیە بڕیارە ڕۆژی دووی پوشپەر خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. لە هەواڵێکی دیکەدا عەزیز قاسمزادە چالاکی سنفی فەرەنگیانی گیلان تووشی نەخۆشی شێرپەنجەی پرۆستات بووە و بەرپرسانی زیندان گەڕای دۆخی خراپی تەندروستی ناوبراو ئەو چالاکە سنفیان بۆ زیندانی لاکانی ڕاشت گواستوەتەوە. سەپاندنی سزای زیندانی نوێ بەسەر نەرگس محەممەدی. مستەفا نیلی پارێزەری نەرگس محەممەدی چالاکی مافی مرۆڤی زیندانی لە زیندانی ئەڤین ڕۆژی سێشەممە 29 ژوەزەردان ڕایگەیاند کە نەرگس لە پەروەندەیەکی تازەدا بە 1 ساڵ زیندان مەحکوم کراوە. بەوتەی پارێزەری نەرگس محەممەدی ئەو چالاکە مەدەنیە بە بیانی پشتیوانیکردنی لە ڕۆژنامەوانێک بە ناوی دینا قالیباف و داواکاری بۆ بایکۆتی هەڵبژاردننی سەرۆک کۆماری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە.
گیان لەدەستانی 10 کەس بە دەرمانی دیالیزی بەرهەمهێنراوی ئاستانی قودسی ڕەزەوی. لا ڕۆژانی ڕابردوودا گەندەڵیەکی دیکەی شرکەتی دەرمانسازی سامنی سەر بە ئاستانی قودسی ڕەزەوی ئاشکرا کراوە کە تێیدا باس لە گیان لەدەستانی 10 کەس بەهۆی کەڵک وەرگرتن لە دەرمانی بەرهەمهێنراوی دیالیزی ئەو شرکەتە دەکات. بەپێی زانیاریەکان دەرمانی تێکەڵ بە ئالومینیۆمی دیالیزی سەناقی کە لە بەفرامباری ساڵی ڕابردووەوە بەرهەم و لە نێو وڵاتدا بڵاو کراوەتەوە ژمارەیەک نەخۆشی دیالیزی ژاراوی کردووە و تا ئێستا 10 کەس بەهۆی کەڵک وەرگرتن لەو دەرمانە گیانیان لەدەستاوە. لەو 10 کەسە 3 کەسیان لە تاران گیانیان لەدەستاوە و 4 کەسی دیکەشیان لە ئیسفەهان. دوا هەڵمەند سەبارەتە بە دەور و نەخشی گاردی ساحلی یونان لە مەرگی پەنابەران. میدیای BBC ڕۆژی سێشەممە 29 جۆزردان راپۆرتێکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بە دەور و نەخشی گاردی ساحلی یونان لە مەرگی پەنابەران کرد. بەپێی ئەو راپۆرتە گاردی ساحلی یونان بە ئەنقەست پەنابەرانیان فڕێداوەتە نێو ئاو بوونەتە هۆی گیان لەدەستانی ژمارەیەک پەنابەر. هەروە کۆمەڵێک پەنابەری دیکە لەلایەن هێزە دەریاییەکانی ئەو وڵاتەوە دەست بەسەر و بەلەمەکان لە نێو دەریا نێودەوڵەتیەکاندا بەبێ ئیمکانات بەڕڵاکراوە تاکو و گیان بسپێرن. جێگەی ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا 66 پەنابەر لە کەناراوەکانی ئیتالیا بەهۆی نقمبوونی بەلەمەکان گیانیان لەدەستاوە و زۆربەیان خەڵکی کوردستان، ئەفغانستان و ئێران بوون. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتەوەڵەکانی بەڵتان پێشکەشدا فەرموون بۆ بینینی دەژێ بەنامەکانی تلڤیزیۆن.